سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئێرە شاری یەکەمی شاعیری کورد بابە تاهیری عوریانیە. لێرە ئارامگەی ئیبن سینا و چەندین ئارامگەی تری لێیە. لەم شارە کە دەمەوێت کە پێتان بناسێنم، گەورەترین ئەشکەوتی ئاوی لێیە لە جیهان، کە لە جیهانی تاوەکو ئێستا ئەشکەوتێکی ئاوی وەکو ئەم ئەشکەوتەیان نەدۆزیوەتەوە. بۆیە پێی دەڵێن گەورەترین ئەشکەوتی ئاوی بە بەلەم لە ناو هاتوچۆ دەکەن. ئەم شارە شارێکی زۆر کۆنە، یەکێکە لە شارە کۆنەکانی ئێران و جیهان، ئەوی شاری هەمەدانە. لە شاری هەمەدان کورد و فارس و تورک بەیەکەوە دەژین. هەمەدان خۆی لە خۆیدا شارێکی بچووکە، بەڵام شارێکی دڵگیر و شیرینە. دەمەوێت بەشەکانی ئەم شارەتان پێ ئاشنا بکەم، بەش سەردانی دەکەین و بۆتان باسی هەموو بەشەکانی ئەو شوێنە دەکەین، ئەو شارە دەکەین ئەوەندەی کە پێمان دەکرێت. لەگەڵمان بن. بەڕێزان، ئەوە شاری هەمەدانە کە لە بەرزایی وێنەم گرتووە، شارێکی خۆش و شارێکی زۆر فێنکە، بە تایبەتی لە ئێواران. بەڕاستی ئێستا مانگی حەوتە، ئێواران زۆر فێنک بوو و بە ڕۆژیش لە نیوەڕۆکەی گەرم بوو، بەڵام دوای عەسر زۆر هەوا فێنک دەبوو. خۆشەویستان، ئەوە ناوەڕاستی شاری هەمەدانە کە ئەو مەیدانە پێی دەڵێ مەیدانی ئیمام خومەینی. خۆشەویستان، ئەوە ناوەڕاستی شاری هەمەدانە ئێرە، و لەم شارەدا 6 ڕێگا دێتەوە ناوەڕاستی ئەم مەیدانە، واتە لە 6 لاوە بووی دێتەوە ئەم مەیدانە. بەڵام ئێستا ئەو مەیدانە نایەڵێن سیارەی بێتە ژۆرێ، تەنها بۆ گەشتیاران لێدا دەنیشن. ئەوەش لە ناوەڕاستی مەیدانەکە ئەو شتە جوانەیان دروست کرده بوو. منیش بە فرسەتم زانی کە لێرە ڤیدیۆی بگرم. لەژێر ئەوەش شوێنێکی قەدیمی بوو. خۆشەویستان، لەژێر لە ناوەڕاستی ئەو مەیدانە ئەو ئاسارە هەبوو، سەیریکەن پەیکەری مرۆڤە لەناو ئەو تابوتیان داناوە و بۆتە شوێنێکی ئاساری، خەڵک بۆ خۆی سەیری دەکاتن. ئارامگەی دکتۆر، فەیلسوف، شاعیر، نووسەر و ڕۆشنفکر ئیبن سینایە کە لە ئێران پێی دەڵێن بوو ئەلی سینا. خۆشەویستان، ئەمە ئارامگەکەیەتی گوتمان. ئیبن سینا لە ژیانی خۆیدا چەندین کتێبی نووسیوە. ئەو کتێبانەش ئێستا لە ئەوروپا دەخوێندرێ و هەروەها لە ئێرانیش دەخوێندرێ. خۆشەویستان، ئەوە لەناو ئارامگەکەی دوو هۆڵی تێدایە. نەمزانی ئەو پەیکەرە کێیە، بەڵام لێرە لە هۆڵی یەکەم زیاتر ئەو کتێبانەی کە ئیبن سینا نووسیویەتی هەمووی لێرە دانراوە. اینجا ئەو کتێبانە کە دانراوە بێگومان ئەوە نوسخە ئەسلی نییە، بەڵام کتابەکانی هەموو لێرە دانراوە و کتابەکانی کتابی زۆرن. بۆیە لەنا ئەو هۆڵە کتێبخانەیەکیش هەیە، هەموو کتێبەکانی گوتمان لەوێ دانراوە. ئیبن سینا یەکی لە کتابە هەرە گرنگەکانی کتێبی قانونە. مامۆستا هەژاری موکریانی بەڕەحمەت بی لە زمانی عەرەبیەوە وەریگێڕاوەتە سەر زمانی فارسی. ئەوەش تابلۆیەکی تری ئیبن سینایە کە لە دیواریان داوە. خۆشەویستان، لێرە ئەوە ئارامگەکەی ئیبن سینایە و کە لە تەنیشتی باخچەیەکی تێدایە. ئەو گومەتە لە سەربانی ئارامگەکەیەتی. ئەوە هەموو کتێبەکانی ئیبن سینا لێرە دانراوە لە ئارامگەکەی ئیبن سینا. ئێستا دەچینە سەر گۆڕی ئیبن سینا. خۆشەویستان، ئەوە گۆڕەکەیەتی یاخود ئارامگەکەیەتی، سەیریکەن هی تەنها بەردێک دانراوە و لەسەر قەبرەکەی و چەند شتێکی لەسەر نووسراوە. و ئەو گومەتەی کە ئەو وەکو
عمودە دانراوە ئەوە سەقفەکەیەتی لەسەر ئەو سەقفەش گوتمان ئەو گومەتە درێژ کراوەتەوە و سەیریکەن لەناو ئەو هۆڵەش وێنەی ئیبن سینا بە چەندین شێوە و وتەکانی لەسەر دیوارەکان هەڵواستراوە و هەروەها ئەگەر سەیری بکەین لێرە بە حساب ئەو دەرمانانە کە ئیبن سینا بەکاری هێناوە لە پزیشکی لێرە دانراوە. هەر شتێکت دەوێت لەسەر ژیانی ئیبن سینا لێرە دەست دەکەوێتن. خۆشەویستان ئەوەش ئەو دەرمانانەی ترا کە ئیبن سینا لە ژیانی خۆی بەکاری هێناوە. ئیبن سینا لە وتەیەکیدا دەڵێت مرۆڤ ئارام دەبێت ئەگەر لە ژیانی خۆیدا سێ خاڵ جێبەجێ بکات. یەکەمین وەختی خۆشحاڵە، دەڵێ وەختی خۆشحاڵە بەڵێن نەداتن ئینسان. دووەم وەختی عەسەبیە وەڵام نەداتەوە و خاڵی سێیەمیش وەختی ناڕەحەتە بڕیار نەدات. خۆشەویستان ئەوە یەکێک بوو لە وتەکانی ئیبن سینا کە بۆم خوێندنەوە. لێرە هۆڵێکی ترە لەم هۆڵە واب نیشان دەدا کە ئەو شتانەی کە ئیبن سینا لە ژیانی خۆی بەکاری هێناوە وەکو پزیشکێک لێرە پاراستویانە. اینجا ئیبن سینا ئەو کەلوپەلانە هی ئەو نییە، من نازانم، بەڵام لێرەیان پاراستووە کە دەلالە لەوەی دەکا ئیبن سینا بەکاری هێناوە. ئەوەش یەکێکی تر لە تابلۆ گەورەکانی ئیبن سینایە ڕەحمەتی خوای لەسەر بێت. ئەوەش ئامێرانەیە کە بەکاری هێناوە گوتمان لە پزیشکی. خەریکین هۆڵی دووەمیش ئێستا تەواو دەبین. اینجا دەچینە سەر بانی ئەو بانەی کە لەسەر بانەکە گوتمان گومەتێک دانراوە. ئێستا بۆ قاندنەوە بەسەر دەکەوین، دەچینە سەر ئەو گومەتەش سەیری دەکەین کە لەسەر گۆڕەکەی دانراوە. یەکێکە لە گومەتە گەورەکان کە لەسەر پارەی ئێرانیش ئەو گومەتە دانراوە. سەیریکەن ئەوە سەربانی گۆڕی خوا خۆش بێت ئیبن سینایە. شوێنێکی زۆر خۆش و زۆر ئارامە، شوێنێکی زۆر پاک و خاوێن و ڕێک و پێکە. بەڕاستی ئەمەش ئەو گومەتەیە کە لەسەر بانی گۆڕی ئیبن سینا دروست کراوە. خودای گەورە لی خۆش بێت. خۆشەویستان دەچین بۆ شوێنێکی تری هەمەدان، ئەویش ئەو شکەوتی ئاوی عەلی سەدرە لە گوندێکە بە ناوی عەلی سەدر، کەواتە ئەو ئەشکەوتە بە ناوی ئەو گوندەوە کراوە. ئێستا دەچینە ژوورەوەی لێرەوە سەرەتای ئەشکەوتی ئاوی عەلی سەدرە. خۆشەویستان کە لە سەرەتاش پێم گوتن ئەوە گەورەترین ئەشکەوتی ئاویە لە دنیایە. بەڕاستی کە چوونە ناوێ من بێزار بم ئەوەندە ئێمەیان لە ناو سوڕاندەوە زۆر گەورەیە. بەڕاستی هەندێک بە بەلەمی بچووک دەبێ بەناودا دەسوڕێەوە، هەندێک بە پێ دەبی بڕۆی، هەندێک قاندرمەیان کردووە شوێنە بەرزەکانی لە ناوی کە بە قاندرمە بەسەر دەکەوی دەچی دەبینی. خۆشەویستان سەیریکەن ئێرە سەرەتاکەیتی زۆر بە شێوەیەکی ڕێکپێک داناوە، لە هەموو شوێنێک گلۆپیان داناوە، چونکە گوتمان ئێرە ئەشکەوتە. حتا بۆ ئەو کەسانێک کە کەم ئەندامن ڕێگەیان کردووە، کەم ئەندامیش دەتوانێت بێتە ناو ئەشکەوتە و هەموو بەشەکانی ببینیت. بەڕاستی ئێمە لە سەرەتای چوونە خوارەوەی ئەشکەوتەکەینە. ئێستا هیچ شتێکی دەستکاری نەکراوە، تەنها ژێرەکەی ئەو قاندرمە و شتانەیان بۆ چاک کردووە، ئەگەر نا دیوار و سەقف و ئەوانەی هەموو وەکو خۆیەتی و بەبێ ئەوەی هیچ دەستکاری بکرێتن. ڕێگاکە زۆر دوورە. بەڕاستی ئێستا گەیشتنە ئاوەکە و لێرە سواری ئەو بەلەمانە دەبین. بەلەمەکە
سەیریکەن بە پەیدان دەبێ بەلەمەکاندا ژوورێ، چونکە ئەوە نابی ماتۆڕی پێ بکەی لە ژێر ئەو ئاوە لەنا ئەو ئەشکەوتە مانتۆر دووکەڵی هەیە، لەبەر ئەوە مانتۆڕیان دانەناوە تەنها ئەو بەلەمانە کە بە پەیدان بەڕێ دەکەون سەیریکە ئەوە پەیدانی لێ دەدەن. هەر چەند بەلەمێکی بچووکیشی پێوەیە لە دوای خۆی ڕای دەکێشیتن و لە ناو ئەو ئێرانی پێ دەڵێن غاری ئەلی سەدر لە ناو ئەو غارەی دەتسوڕێنەوە. ئەوە ئاسمانی ئەشکەوتەکەیە. خۆشەویستان کە دەڕۆی جار بەجار پشکە ئاو دێتە خوارێ، ئاوەکی ساردە، و لە لێم پرسین کە ئەو ئاوە ماسی تێدا دەژی، گوتیان نەخێر، هیچ ماسیەک لە نێو ئەو ئاوەدا ناژیتن. ئاوەکی زۆر زۆر سارد بوو، شوێنێکی زۆر فێنک بوو، هەتا بڵێ شوێنێکی زۆر زۆر گەورەش بوو بەڕاستی. خۆشەویستان لەبەر گەورەی شوێنەکە بەڕاستی هەموو تۆمار نەکرد و لێرەشدا کۆتایی بەگەشتی ئەشکەوتی ئاوی ئەلی سەدر دێهێنین و لە بەلەمەکە ئێستا دێنە خوارەوە، دەچین بۆ بەشێکی تری شاری هەمەدان. ئەو جارە دەچین بۆ شوێنێکی تری گەشتیاری شاری هەمەدان کە پێی دەڵێن گەزنامە. ئەوە سەرەتای گەزنامەیە. خۆشەویستان ئێرە شوێنێکی گەشتیاریە و هەروەها تافگەیەکی ئاو لێ دێتە خوارەوە، خەڵک لێرە دادەنیشیتن، زۆر بە شێوەیەکی ڕێک پێکچاک کراوە و کوردێکی زۆریش دێن بۆ ئێرە. هەموو کوردەکان بە شەرواڵی کوردیان لە پێ بوو و بە کوردی قسەیان دەکرد. هەتا بە کوردێکم گوت ڕسمێکم بگرە، ڕسمێکی لێرە گرتم. شوێنێکی زۆر خۆشە، بە تایبەتی دوای عەسران ئێرە زۆر زۆر قەرەبارق دەبی. خۆشەویستان ئەو تافگەیە ئەگەر سەیریکەن ئەو ئاوە لەسەرەوە دێتە خوارێ، زۆر زۆر شوێنێکی جوان و فێنێک بوو بەڕاستی. سەیریکە ئەمە برا کوردێکمانە شەرواڵی کوردی لە پێیە. ئاوەکەی زۆر زۆر سارد بوو کە پێت دێخستە ناوێ، بەڕاستی زۆر ئاوێکی سارد و خۆش بوو. خۆشەویستان ئێستاش دێنە سەر ئەو دیوارە کە پێ دەڵێن گەزنامە. لێرە بە زمانی بە خەتی بزماری نووسراوە وەکو ئاسارێک هەر لەو شوێنەدا هەیە. ئەم گەزنامەیە کە زۆر بەناوبانگە لە ئێران و بە شوێنێکی ئاسارە. دڵم شەیدای بێڵی دەشت و دەرما، بە بای عیشقت نەباڵم مانە پەڕما. بە من ئێژی سەبووریت بێ سەبووری، سەبووری کردی ئەم هەرگە بەسەرما. کە دڵ گریا زمان ناڵەی نەهێنا، مژەم تەڕ بوو بەڵام ژاڵەی نەهێنا. شەوێک یار نایە بیبینم بە خەونیش، لە بەختم چاوی من لالەی نەهێنا. بەڵا ئەی جوانێ ڕەمزێکە لە باڵات، جنون و وەسفێکی سەرپایی لە سەودات. گومانی وەم لە سەنعەتکاری تۆیە، بە پەنهان چاوی ببڕێتە تەماشات. کە بم کوژی بە پەیکانت چپەروات، دەرم کەیگەر لە کۆڵانت چپەروات. لە تێکم دڵ هەیە
خەت نیمە پەروا دڵی عالم لە دامانت چ بەروەت ئەرێ دەردی من و دەرمانی من دۆست ئەرێ وەسلی من و هیجرانی من دۆست چەقۆ بێنن کەوڵکەن گەرلەشی من جودا نابێ ئەبەد لە گیانی من دۆست بەهار هات گوڵ بەخێردێنێ بە بای وەشت سەرت خۆش بێ سەرێک هەڵبێنە بۆ گەشت گەلێک چوون و گەلێک ماون گەلێک دێن هەمان کێوە هەمان سەحرا هەمان دەشت خۆشەویستان لە کۆتا بەشی ئەم شارە ئەم مۆزەخانە و ئەم شوێنە ئاسارەیە کە شوێنەواریە کە نەناوڕاستی شاری محەممەدانە لێرە مۆزەخانەیەکی زۆر جوانیان دروست کردووە خۆشەویستان ئەو شوێنە پەیکەری ئەو ژن و پیاوەی تێدایە و هە لە شوێنی خۆیان وەکو خۆیان دەستکاری نەکردو بەڵام ئەوە جامیان لەسەداناوە و لێرە دەچینە ژوورەوە لێرە ئەو خوانوانە نیشان دەدا کە کاتی خۆی مرۆڤی کۆن لێرەدا ژیاوە لەسەریان تەنها سەقفێکی هەم بۆ کردووە تاوەکو ئاو نەچێتن و تێک نەچێ سەیریکەن دیوارەکان وەکو خۆی ماوە هیچ دەستکارێکی نەکراوە ئەم شوێنە ئاسارێ زۆر زۆر گەورە بوو بەڕاستی نەمتوانی هەموو شوێنەکان ڤیدیۆی بچم لێتە سوور بکەم چکە بەڕاستی ڤیدیۆەکەمان زۆر زۆر گەورە ینی فلیمەکەمان زۆر زۆر گەورە دەبووم لەبەر ئەوە چەند بەشێکی ئەو شوێنە ئاساریم تەسوور کردووە ئەو شوێنێکی تریشە هەر لەناو ئەو ئاسارە سەیریکە ئەوە ئەو مرۆڤە لێرە نێژراوە و ئەوانیش بەبێ ئەوەی دەستکاری بکەن لێرە وەکو خۆیان داناوە خۆشەویستان ئەو مۆزەخانەیە گوتمان زۆر زۆر گەورەیە هەر شتێکی ئاسار هەبووە لێرەیان داناوە و چەندین پارچە زێریش هەبوو پارچە زێری چیلۆ ینی لە چیلۆی گەورەتر بوو بەڵام لێرەیان دانە نابوو تەنها وێنەکەیان دانابوو کە ڕێبەرەکە ئەو ڕێبەری کە لێوێن دەربۆ ئێمە تەرجومە دەکرد گوتی ئەو زێرانەش لێرە دۆزراوەتەوە بەڵام لە ئێرە هەڵیان گرتووە لێرەیان دانەناوە خۆشەویستان ئەوە ئەو پارانەیە کە لە زەمانی کۆنەوە پێش ئیسلامەوە بەکاریان هێناوە لێرەیان هەرگرتووە تاوەکو زەمانی هەموو شاهانی ئێران هەموو پارەکانە لێرە داناوە تاوەکو شا محەممەد ڕەزا پەهلەوی هەموو پارەکانیان لێرە داناوە ئەوەش ئەو نووسراوانەیە کە هەر لەو شوێنە دۆزراوەتەوە بە زمانی وەکو عیبری نووسراوە هەندێکی سوتاوە هەندێکی ماوە بەڵام وەکو ئاسار لێرەیان هەڵگرتووە سەیریکە سەرەکەی سوتاوە ژێرەکەشی هەندێک سوتاوە بەڵام لێرەیان پاراستووە خۆشەویستان گوتمان ئەوە هەموو ئەو پارانەیە کە لە زەمانە کۆنەکان بەکاریان هێناوە ئەوەش تابوتێکی ترە کە پەیکەری مرۆڤە لێرە هەڵیان گرتووە لەناو ئەو شوێنە تایبەتیە خۆشەویستان ئێستا دەچین سەیری ئەو دیوارانە دەکەین سەیریکە زۆر زۆر چەمپانە وەکو خۆیان هێشتۆتەوە بەڵام سواقیان داوە بۆ ئەوەی دیوارەکە تێک نەچێ سەقفیان دیوارەکان ئاوا پام بووە وەکو خۆیان لێگەڕاوە و هیچ
دەستکاریەکیان نەکردو. خۆشەویستان ئەو کلێسایە، ئەو کلێسایەش وەکو خۆی ماوەتەوە هیچ دەستکاریان نەکردو. ئەو کلێسایەکی تریشە کە ئێمە ئێستا دەچینە ژوورەوە لە ناوەش تەسویر دەکەین، ئەوە ناو کلێساکەیە. هیوادارم ئەو ڤیدیۆیەتان بەدڵ بێ. زۆر سوپاستان دەکەم تاوەکو ئێستا سەیری ئەو ڤیدیۆی منتان کردووە و خواتان لەگەڵ تا ڤیدیۆیەکی تر.